بەڵێ وەقسەکردنی زیاتر لە بارەی بەشداری شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چارچەوەی شاندی حکوومەتی فدراڵی عێراق لە کۆمەڵی گشتی نەتوێگرتوەکان و کۆبنەوەی لەوەیەکرێن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز نەزار حەیدەر لێکۆڵەری سیاسی و بەڕێوەبەری سەنتەری میدیای عێراقی لە واشنگتن واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز نەزار حەیدەر سڵاوتان لەبێت. کاک حەیدەر شەو باش و بخێراتیش بوو. کوردستان 24 دەبێ حکوومەتە نوێە عێراقێدا ئەمریکا گرنگیەکە باش بە عێراقێ دەدەتن پەیوەندیت وان دە ئاستێکی باشدانە بەریا چەند ڕۆژەکان وەبدەکە وەزارەتە گەنجینەیە ئەمریکا لە عێراقێ بوو. نهاژی محەممەد شیع سوودانی لە ئەمریکایە دەگەل وەزیری دەربەیە کۆم بووە و بڕیارە دەگەل جو بایدنیشی کۆم ببیتن. نها پەیوەندیان عێراق و ئەمریکا دچە ئازدانە. نعم شكرا جزيلا تحية بەڵێ زۆر سوپاس سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی ئێوەش. لە ڕاستیدا لە سەرەتای دروستبوونی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی تاکو و ئێستاش کە نزیکەی دەمانگە ئەوە بەڕوونی دیار بوو کە نەخشەیەکی ڕوون هەیە لە نێوان ئەمریکا و عێراق بۆ ئەوەی پەیوەندی نێوان هەردوو لە ببەنە ئاستێکی دیکە لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق بە شێوەیەک کە تەواوی دۆسیە ئابووری و دارایی و بازرگانی و ئەمنیەکان و سەربازیەکانیش بگرنە خۆیان تەنانەت بواری پەروەردە و گۆڕانی کەشوهەوا و چەندین بابەتی دیکەش. وا دیارە کە لایەنی عێراقی ڕشد و جددیە لەسەر ئەوەی ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ ئەمریکا جێبەجێ بکات. ئەم ڕێکەوتنەیە کە لە پێشتر واژوو کراوە و ئەندام پەرلەمانانی عێراقیش ڕێکەوتنیان لەسەر کردووە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت و بە خێر بۆ عێراق بشکێتەوە ئەگەر هات و جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە. لە ماوەی ڕابردووشدا یاخود پێش ئەوەش بابەتی هەرە گرنگە. یەکێک لەو بابەتە گرنگانەی کە بەغداد و واشنگتن ڕێکەوتنیان لەسەر کردبووە لێکۆڵینەوەیان لەبارەوە دەکرد بریتی بووە لە بابەتی جێگیرکردنی بەهای دینار و بازاڕی دراو بەگشتی لە عێراقدا. وەک دەزانین سێ دۆسیەی هەڵواسرا و هەن کە پەیوەستم بەم بابەتەوە. ئەوانیش بابەتی سپیکردنەوەی پارە و هەروەها بابەتی دزەپێکردن یاخود بە قاچاغبردنی درا و بابەتی تیرۆرە لە بەرژەوەندی عێراقدا کە هەماهەنگی لەگەڵ لایەنی ئەمریکی بکات بۆ ئەوەی ئەم سێ دۆسیە لە نێوبەرێ یاخود هیچ نەبێ ڕوبەڕوویان ببێتەوە. بەداخەوە هەتاکو ئێستا عێراق نەیتوانیوە ئەو شتە بە ڕوونی و یاخود بە باشی بکات. بانکی مرکزی یاخود بانکی ناوەندی عێراقی هەتاکو ئێستا نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە جێگیرکردنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کە ئەو نرخەی لە بازار هەیە جیا لەو نرخەی لە بانکی ناوەندیدا هەیە. ئەمەش بۆ خۆی زیانی بۆ بازاری عێراق و دراوی نیشتیمانی عێراقی هەیە. بۆیە ئەم سەردانانەی دوایی کە بەڕێز محەممەد شیع سوودانی و شاندە دارەیەکان ئەنجامیان داوە بۆ عێراق یاخود کە ئەوان هاتوون بۆ بەغدا هەمووی لەم سۆنگەیەوەن کە یارمەتی عێراق بدرێ بۆ ئەوەی بەهای دینار جێگیر بکرێت لە پێنە سەقامگیری نرخەکان و بازاری دراو وە کەمکردنەوەی هەڵاوسان. بەڵێ بەڕێز نەزار حەیدەر شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانی شاوشان لەگەڵ شاندی حکوومەتی فدراڵ بەشدارن لە کۆبنەوەی کۆمەڵی گشتی نەتوێگرتووەکان. پێتان وایە بە تایبەت لە بۆ ئەمریکا هەرێمی کوردستان لەکوێ پەیوەندیەکانی ئەمریکا و بەغدادایە؟ لە سەرەتادا ئێمە پێویستە بە باشی بزانین کە هەرێمی کوردستان بەشێکی جیانەبووەیە لە عێراق، هەرێمێکی دەستوری و یاساییە لە نێو عێراقدا. کاتێک هەرێم وەکو بەشێکی عێراق دەست بە جموجۆڵ و وەفد و ناردنی شان دەکا بۆ ئەمریکا و وڵاتانی دیکەش، ئەمە شتێکی زۆر سروشتیە، چونکە دەستوری عێراقی ڕێگەی بەم شتە داوە و ڕێگەی بە هەرێمی کوردستان
داوە هەمان ئەو دەستوری ڕێگە بە عێراق دەدا ڕێگە بە هەرێمی کوردستانیش دەدا ئەندامی هەرێم لە هەموو ئەو شاندانەدا هەبن کە دەستنە وڵاتانی دەرەوە لەو دەوڵەتانەش سەردانی شاندی عراقی بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی بۆ نیویۆرک کە ئەو سەردانیە ئێستا بەڕێوە دەچێت بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی شتێکی دیکە هەیە یاخود خاڵێکی جەوهری هەیە کە پێویستە لەو بارەیەوە باسی بکەین ئەویش ئەوەیە کە نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا زۆر گرنگی بە چارەسەرکردنی تەواوی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر دەدات ئەمریکا دەیەوێت تەواوی ئەو کێشانە چارەسەر بکرێت کاتێک بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر لە چەند گفتوگۆیەکدا ئاماژەی بە چارەسەری کێشەکان کردبوو لە نێوان هەولێر و بەغدا ئەمریکا هەمیشە کاردانەوەی ئەرێنی هەیە بەرامبەر بەم هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی سێ لە ئەندامانی کۆنگرێس ئێستاش نامەیان بۆ بەڕێز بایدن نردووە کە مایکل وۆڵز و بەڕێز مایکل مەکۆر و هەروەها جۆوەلسنن ئەمانە هەرسێکیان ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەن ئەمانە داوایان لە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن کردووە گفتوگۆ و تاوتوێ لەبارەی پەیوەندی نێوان هەولێر و بەغداد بکرێت داوایان کردووە لەگەڵ محەممەد شیع سوودانی لەگەڵ بایدن کۆک بێتەوە ئەم سێ تەوەرە یاخت ئەم تەوەرەیە بانگەشەی بکرێ و تاوتوێ بکرێت ئەمە هەمان شت بوو کاتێک وەزیری دەرەوەی ئەمریکا بلینکن کاتێ محەممەد شیع سوودانی بینی لە پراوێزی کۆبوونەوەی کۆمەڵی گشتینەتەوەی یەگرتووەکان ئەم بابەتەی لەگەڵ باس کردووە هەروەها پێی گوتووە نەتەوە یەگرتووەکانی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە بەغدا هەماهەنگەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام بێ بۆ ئەوەی سەقامگیری حکوومەت بچەسپێ ئەمە شتێکی گرنگە بەڕای من لە بەرژەوەندی عێراقدا جاچێ ئەم بابەتە عێراق وەکو دەوڵەت بێت یاخود هەرێمی کوردستان چونکە هەر کێشەیەک هەبێت لە نێوان هەرێم و بەغدا دەبێتە مازیان بۆ خەڵک ئەمریکا یان بژن بەرپرسن ئەمریکا هەمیشە گوتار و ئاخفتن و داخوانیان خۆدا بەحسابەیەکێ دەکەن و پێویستە هەرێما کوردستانی و هەروەها عێراق بڕیا دیالۆگ و گفتوگۆ دانوستاندنان کێشەیەوان چارەسەریاوان کێشەیان بکەن و کێشەیان هەلاویستیان چەند ساڵە دنابەرە هەردوو ئالیاندا لێ پرس ئەوەیەوە کە تەژی گوت و سێ کنگرسمانان داخەشە ئەمریکا کردێک کۆڕۆڵێکی ئەکتیف یە ئیجابی ببینن دە چارەسەرکردنا کێشەیان هەرێما کوردستانی و هەروەها عێراقێدا ئایا ئەمریکا ئەو ڕۆڵە نەها دبینی دە چارەسەرکردنا کێشە و پرزگیریکاندا ڕۆڵێکی ئیجابیە ڕۆڵێکی پۆزەتیڤ دیتیە بەدڵنیاییەوە وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی خستۆتە ئەستۆی خۆی کە ڕۆڵێکی ئەرێنی ببینێت لەم کێشانەی دوایی لە عێراق ڕووی داوە ئێمە هەمومان ئەوە زۆر بەباشی و بەقووڵی دەزانین کە باڵوێزی ئەمریکا لە عێراق کە چاوی بە بەرپرسانی عێراقی لە بەغدا کەوتووە دواتر سەردانی هەولێری کردووە و چاوی بە سەرکردەکانی هەرێمی کوردستان کەوتووە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بەڕاستی لەوەی هەردوو لە بە چارەسەرەکان بگەن ئەو چارەسەرانەی کە بینیمان جا ئەم چارەسەرانە هەر چۆنێک بن چارەسەری سیاسی بن یاخود دیبلۆماسی بن چارەسەری هەمیشەی و ڕیشەی بن یاخود هەنووکەیی بن بەڵام لە کۆتاییدا باڵێزی ئەمریکا لە عێراق ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو ڕۆڵێکی یەکلاکەرەوە و ڕاستەوخۆی هەبوو لەوەی هەردوو لا لە یەکتری نزیک بکاتەوە و کێشەی نێوانیان چارەسەر بکرێ لە بەغدا و لە هەولێریشدا لە دەرەنجامیشدا هەردوو لە گەیشتنە ڕێکەوتنێکی گونجاو بۆ هەردوو لە و ئەنجومەنی وەزیرانی عێراقی کۆبووەوە و
بڕیارەکەی خۆی هەموار کردەوە بۆ ئەوەی لە بەرامبەردا بڕێک پارە بە هەرێمی کوردستان بدە کە ئاماژەیان پێکردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەوەی کە پەیوەستە بە بودجە یاخود تمام ئەمە شتێکی گرنگە من وای دەبینم کە واشنگتۆن هەمیشە بەردەوام دەبێت لەو ڕۆڵی و بەردەوام دەبێت لە پشگیریکردنی چارەسەرکردنی کێشەکان و چارەسەرکردنی هەموو پرزگەرەکەکان. بەڕێز حەیدەر کۆبنەوەیکی چاوەڕوان کراو هەیە لە نێوان سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ لەگەڵ جۆ بایدن بەڵام لە واشنگتۆن خوێندنەوەتان و چاوەڕوانیتان لەم کۆبنەوەیە چییە؟ بەڵێ بەدڵنیاییەوە وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمڕۆ بانگەشتنامەیەکی فەرمی پێشکەشی محەممەد شیع سوودانی کردووە بۆ ئەوەی سەردانی کۆشکی سپی بکات و لەوێ چاوی بە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بکەوێت ئەم چاوپێکەوتنە شماوەیەکی تر دەبێ من پێم وایە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئیدارەی واشنگتۆن ڕازیە لە پرۆسەی کارکردن و کارنامەی حکوومەتی محەممەد شیع سوودانی و پابندیەکانی ئەو پابندیانەی ئەمریکا کردوێتە مەرز لەسەر عێراق بۆ ئەوەی جێبەجێیان بکە بەر لەوەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دروست ببێ ماوەی 11 مانگ پێش ئێستا بێگومان ئەمەش لە بەرژەوەندی سەقامگیری عێراق و ئاسایشی عێراق و دروستکردنی هاوبەشیەکی درێژخایەنە لە نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی بچنە قۆناغێکی دیکە لە پەیوەندیەکانیان و فراوانتریان بکەن گشتگیرتریان بکەن لەوەی کە پێشتر هەبوو کە کاتی خۆی تەنیا لە بواری ئەمری و بەرگری و بواری سەربازی و هەواڵگری بووە ئەمڕۆ بوارەکە فراوانترە زۆر لەوە زیاترە لە هەمان کاتدا. بەڕێز نزار حەیدەر ڤەکولەرێ سیاسی و ڕێڤەبەرێ سەنتەرا میدیای عێراقی و لە واشنگتن دیالمەوەی سواز ji bo şiroveyê de. سپاس.